داواکارەکانی مامۆستایانی وانەبێژ لە هەرێم. یەکەم دامەزراندنی مامۆستایانی وانەبێژ لە کەرتی پەروەردە، چونکە ساڵانێکی زۆرە دامەزراندن لە کەرتی پەروەردە نەکراوە و سەرڕای خانە نشینبوونی ژمارەیەکی زۆری مامۆستا و فەرمانبەری ئەم کەرتە. دووەم، حکوومەتی هەرێم مامۆستایانی وانەبێژ بکاتە گرێبەست تا ئەو کاتێ هەنگاوەکانی پرۆژەی چاکسازی لە موچەی موچەخۆراندا دەکرێت بە بڕینی موچەخۆری ناشایستە و بەمەش مامۆستای وانەبێژی شایستەی پێدا مەزرێنرێت. سێم، تا ئەو کاتەی حکوومەتی هەرێم ڕێکەوتنی ئابووری لەگەڵ حکوومەتی عێراقی فیدراڵدا دەکات و دۆخی ئابووری هەرێمی کوردستان جێگیر دەبێت. مامۆستایانی وانەبێژ بەردەوام دەمن لە وانەبێژی بەم مەرجانەی خوارەوە. ئەلیف، بە کتاب و بە فەرمانی ڕسمی وەزارەتی پەروەردە مامۆستایانی وانەبێژ لا نەدرێن لە کاتی هاتنی مامۆستای میلاک لە کاتی ڕێخستنی میلاکات و مامۆستای میلاک وەک مامۆستای میلاک حسابی بۆ بکرێت. بە دیاریکردنی بڕەپارەیەکی دیاریکراو جێگیر لە نێوان 400 بۆ 500 هزار بە بەردەوام پێیان بدرێت و لە هاوین و لە دستاندا نەک تەنیا لە کاتی دەوام، چونکە مامۆستای وانەبێژ ناتوانێت بژێوی ژیانی دابین کات بەم شێوەیە. هەروەها کێشەی بە شەوانە وانەبێژان و ئەرکی بەڕێوەبەر لە ڕێخستنی لیستی موچەی وانەبێژان و کەمتر ببێتەوە و جیاوازی لە نێوان مامۆستای میلاک و وانەبێژ نەمێن لە ئەرک و فەرمانی قوتابخانەدا نەمێنێت و پرۆسەی پەروەردە باشتر هەنگاو بنێت. چوارەم، لە ئەگەری خوێندنی ئۆنلاین بۆ وەرزی یەکەم لە ساڵی تازە شایستە دارایەکانی وانەبێژان سەرف بکرێت و لە سەرەتای مانگیدەوە دەستەی مامۆستانی وانەبێژانی ناڕازی 13/9/2020. طبعا قراری دامەزراندن لە دەسەڵاتی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانە نەک بۆ ئەمان حەقی خۆیانە چەندێکە وانەبێژن مامۆسایانی وانەبێژ کۆڵەکەیەکی سەرەکی پرۆسەی خوێندن بوون لە کوردستانە. ئێمە لە ماوەی ڕابردووە سەرەتانیەتێکە بوو ئەو ماوەی کە دەوامیان نەکرد پارەی وانەبێژەکەشیان نەدێت جۆنتێکمان کرێت چۆن بێ بەردەوام بوو پرۆسەکە. ئێستا شەم خواست و داواکاریانیان ئەوەی پێمان بکرێ گێنین، بەڵام هەر ئەمانین یەکەمەکانیش گرفتیانەیە، هەر سێ یەکەمەکە گرفتیانەیە چەند ساڵ بخوێنی و یەکەمی زانکۆ بووی مافی دامەزانێ نەبێ مامۆسایان گرفتیان هەیە، کۆی گرێبەست گرفتی هەیە. ئێمە پێمان وایە بە جێبەجێبوونی یاسای چاکسازی بەداخەوە خاویەکی زۆر هەیە لە جێبەجێکردنی پرۆسەکە. ئەوە سێمان یەکەم خەریکە تێپەڕە بێ و لەیەکی حوتە بڕێپارەی باشە گەڕێتەوە بە چاکسازی لە نەوت و خاڵە سنووریەکانە بڕێپارەی باشە گەڕێتەوە ئەکرێ ئەم پارانە بەکاربهێنرێت بۆ دامەزرانی ئەوانەی کە شایستەی دامەزران. بەڕێز کاکەلید باس لەوە دەکەن شایستەدارەکانی فەرمانبەران باس دەکەن کە ئەو جارە 141 دەبڕێ. ئایا ئەمە تا چەند ڕاستە و ئێوە چ هەڵوێستێکتان دەبێت؟ تاوەکو ئەم ساتە من تاوەکو ئەم ساتە ینی نەوەک بەیانی بڵێن ئەو وای نەوتووە وای وتوێ ئەوای نەوتوە. تاوەکو ئەم ساتە قسەمان کردووە هیچ قەرارێک نییە بۆ بڕینی لە 141 بەڵام لە 121ەکەەوەی منەزانم بەردەوامە بێ. هۆکاری بەردەوام بوونەکەشی ئەوەیە هیچ چاکسازیە لە دۆسەی نەوتان نەکراوە، هیچ چاکسازیە لە دۆسەی خانەنشینی یاساییان نەکراوە، هیچ چاکسازیە لە خاڵە سنووریەکانە نەکراوە، یاسای چاکسازی جێبەجێ نەکراوە. واتە بەهۆی ئەنجام نەدانی پرۆسەی چاکسازی وەیە لە 121ەکە ئەبڕێ یان هەر ڕێژەیەکی تر ببڕێ. بێگومانیشم مانجی هەش دەدرێت یاخود مانجی چارە ئەو جارە وەڵای جا من وتەبێژی حکوومەت نیم بەداخەوە حکوومەت خۆیە بێ وردەکاری لەسەرم بابەتەدا، بەڵام ئەوەی کە ئێمە ڕێخابەیەکەین.